دەتوانێت لی دەرسی هەنێ خوێندەوە دەتوانێت لی دەرسی پرۆژەی گەورەی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم بناسە پرۆژەیەکە بۆ خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە زۆربەی لوق و دەستەکانی ڕێکخراوی ژیار بۆ پەروەردە و گەشەبەدانی مرۆیی ساز کراوە و ئامانستەیدا ئاشناکردنی گەنجانمانە لە کوڕان و لە کچان بە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕەوشتەکانی بە ئاکارە جوانەکانی و بە ژیان و وردەکاری ژیان گوزەران بۆ سەرکەوتوان کۆمەڵێک خەڵاتی بە نرخ دیاری کراوە لە گەشتی عومرە لە لاپتۆپ و لە ئایپاد و لە مۆبایل و لە کۆمەڵێک هەدیە و دیاری بە نرخ وانە زیاتر بۆ پەروەردەیە بۆ هۆشیاری گەنجەکانمانە و بۆ ئاگادارکردنەوەیانە لە هەموو ئەو گومان و شوبهانەی کەوا دێنە پێشیان ئەو ئارەزوانە و ئەو شوبهاتانەی کە دێنە پێشیان و جیاواز لە کۆمەڵێک ڕێکخراوی ترکە ئامانزیان بەڕاستی بە لە ڕەدابردننی گەنجەکانمانە خوێندکارەکانمانە ئێمەش و کۆمەڵێک ڕێکخراوی هاو پیشە و هاو ئامانچ سوپاس بەخوای گەورە دەستێکی باڵایان هەیە لە ئاراستەکردن و هۆشارکردنەوە و پەروەردەکردنی نەوەکانی کۆمەلگەمان. زۆر باش و دیاریەکان بۆ ئێرە انشاءالله. پرسیاری دووەمیش تەنها 15 ڕاست و بێگومان ئەم جۆرە تاقیکردنەوەانە زۆر پێویستە لە کاتێکدا کە زۆربەی ڕێکخراو هەنە کە خەڵکی بەلاڕێدا دەبن. ئیشی ئەم ڕێکخراوانە ئیشێکی زۆر باشەوە و زۆر گرنگە کەوا لە خەڵکی دەکەن بەرەو دینی ئیسلام زیاتر شارەزا بێت لە دینی ئیسلام وە قوڵ ببێتەوە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاکارەکانیدا. بۆیە زەرور و پێویستە کە هەموو ساڵێک زۆربەی ڕێکخراوەکان ئەم تاقیکردنەوانە ئەنجام بدەن و ئەلحەمدوللا ڕێژەیەکی باشیش لە خەڵک بەشداری دەکا و سوودێکی زۆر زۆر باشی هەیە وەکو تازەکردنەوەی ئیمان. ڕاستە خەڵک بۆ خۆی شارەزایی هەیە لەم جۆرە شتانەدا بەڵام وەکو تازەکردنەوەیەکی ئیمان زۆر سوودی بۆ سەرجە مسلمانان دەبێت دەستخۆشیان لێ دەکەن. هیوادارم بەردەوام بن زیاتر پەرە بەولانانە بدەن بۆی سەرکەوتن بەسەر ئەم ئەو ڕێکخراوانەی کە خەڵک بەلاڕێدا دەبن و وا لە خەڵک دەکەن کە ڕۆشتی باش و بەرزی لەبێ بچێتەوە. زۆر باش و دیاریەکان بۆ ئێرە انشاءالله. پرسیاری دووەمیش تەنها 15 ڕاست و من سپاس ستایشی ڕێکخراوی ژیان دەکەم کە هەڵستاوە بە پرۆژەیکردنەوەی گەورەی پێغەمبەران محەممەد صلی الله علیه و سلم بناسە کە هەستا بە ئاگادارکردنەوە و هۆشیاریدان بە گەنجەکانمان کە پێویستە ئەمانست نەوەک ساڵانە بەڵکو بگرە مانگانە خولێکی ئاوا هەبوو بایە نەوەک بڵێ لە ساڵی جارێکدا بوو بە بەڵکو مانگی یەک جار هەبوو بە هەموو مانگێک نەوەک کە ئێستا گەنجەکانمان بەداخەوە هەرێکە و لە واری یاریزانی و ناوی لاعیبەکان زۆر چاوی دەزانێت بەڵام ناوی ئەسحابێک لەوانێت بە تەواوەتی نەزانێت کە هەندێک کەسمان هەیە بە نمونە هەمان کە پرسیاری لێ دەکرێت ناوی خەلیفەکان چەندن ناوی پیاەکانی مان بۆ دەژمێریان خود بەغڵەتی بەڵکو دەبووە هەموو ساڵێک ئەم شتمان بۆ کرابایەوە و گەنجەکانمان ئاگادار بکرانەوە و لە دوورکەوتبانەوە لە مادە سەرخۆشکەرەکان لە بێ ڕەوشتی و شارەزایی کرابان لە دین ئیسلام کە ئەم دینە ناردراوە دینێکی ڕەحمەتە نەوەک بڵێ دون توندڕەوە و میان ڕەویە. دەستخۆشی خۆم لە ڕێکخەرانی ئەم جۆرە پرۆژانە دەکەم بە تایبەتیش ڕێکخراوی ژیار کە ئەم
امتحانەی ڕێخستووە بۆ گەنجان کە بتوان بەشداری تێدا بکەن. ڕاستی هەر وەکو هەمومان دەزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین کەسایەتی مرۆڤایەتی بووە. هەر وەکو کاتێک لە عایشەی دایکی ئیمانداران دەپرسن کە ڕۆژتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنە، ئەویش لە وەڵامدا دەفەرمێت کانە خولوقه القورآن، واتە ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورآنە، وەکو دەڵێن قورآنێک بۆ بەسەر زەویدا ڕۆیشتووە. واتە ئەوەی کە لە قورآندا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕەوشت و ئاکارەکانیدا ڕەنگی داوەتەوە و یەک بەیەکی ئاەتەکانی قورآنی پیرۆزی جێبەجێ کردووە. بۆیە بەڕاستی داوا لە گەنجان دەکەم کە هەمیشە بەشداری بکەن لەم جۆرە پرۆژانەدا بۆ ئەوەی کە بتوانن هەم خۆیان پرچە بکەن بە زانیاریەکانی ناو دینی ئیسلام و هەمیش بتوانن کە ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەیاندا ڕەنگ بداتەوە و بتوانن کاری پێ بکەن. دەتوانێت لی دەرسی هەنێ خوێندنەوە دەتوانێت لی دەرسی. نیشانەی ڕازیان هەڵە لێ تێک نەچێت.